وەختان وەخێر، ئومیدوارم ساق و سەڵامەت بن، گەرچێ دۆخ و هەواڵەکان سەڵامەتی و ناخت دروست بە هیچ ئینسانێک نایڵێ. من سەرەتا بە فەرمانە دەسم پێ کرد و بیرهێنانەوەیەک نزیکە بینەوە لە ساڵیادا هەڵەبجە. وەختی هاوارە کات دەست بە دامن ئەوێت کە بێن و ئێمە لە بندەستی دەربێنن، بڕۆن سەرۆک و ڕێبەرە کوردان ببینن، هاوار مردمێکە کە خۆی بێدەسەڵاتە وێنێ. من ئەوەی لە دەسم هات بۆ هەڵەبجە ئەوە بوو نە فەرامۆشی کەم، نە لە بیرم بچێت، بەڵکو دەستەکانە پشتە پەردەیە هەڵەبجە دەرخەم، تا چیرۆکەکە بەو سادەگیە نەبێت کە سەدام حوسێن ڕقی لە کورد بوو، ڕقیشی لە شارە هەڵەبجە بوو، بنبڕی کردن. و من تا شەو چلەیە ئازیەتیە هەڵەبجە 40 دادگاهە قیامەتیانە هەڵەبجە و تریبوناڵم دروست کرد تا بۆ مێژووی کورد بمێنێتەوە، و لەوێ دەرم خست هەڵەبجە وجه المسالحە بوو، لەبەرەوەی دەوڵەتە داپڵۆسیاگە ئێرانی نجات بدرێ بە دەست لەشکرە عێراقیوە، چون خۆمەینی کاریزماتیک نەبوو. خۆمەینی ئەترسا بڵێ شەڕاگرم، دۆڕاین. خۆمەینی نە گەورە بوو، نە کاریزماتیک بوو، نە جورئەتی ئەکرد شەڕا بگرێت، لە کاتێکا سەدان هەزاری دابوو بە کوشت، و دەبوایە هەڵەبجە بکەن بە پێشکەشی تا هەم دەوڵەتە ئێران بمێنێت و هەم دەوڵەتە عێراق بمێنێ. هەفتەی ڕابردوو لە ناوە شەقامەکانە کرماشان 250 ئینسانە کوردی لە شارە کرماشان لە سانیەیەکە بە دەست جەلادەکانە دەوڵەتە ئێرانی جنایەتە عەلەیه بەشەریەتیان کرد، و بە هەزاران کەس ناخ تۆقی و ڕۆح تۆقی و لە ڕۆح داماڵاو. کوشتن و کوشتنە ئینسانەکان بە تەنهایی نایدەنە بەرە جنایەتە عەلەیه بەشەریەت، جنایەت وا لە کوردبوونە. ئێمە ئێستا لە مەوقعیەت کورد و لە پێگەیە کورد کە وەستاوین، مەوقعیەت و پێگەیەکە کە لە مێژوو فڕێن داوینەتە دەرەوە. جغرافیامان هەیە،
مێژومان نییە. پەراوێزە تەمام ئیمپراتوریەکانین. چیرۆکە خۆمان ناتوانین بێژین لە چیرۆکە کەسی شانین. ئینسانێکە نەتوانێت چیرۆکە خۆی بێژێت چیرۆکی بۆ ێژن. ئینسانێکە نەتوانێت ڕەوایەتە خۆی بە عنوانە نەرەیشن بکا، نەرەیشنی بۆ ئەکەن. ئێمە لە یاسا دەرکراوەکان و لە قانون دەرکراوەکانە ئەم دنیاینە. ئێمە فەسخ و نەسخی مردم و حەزارەتێکی دەرکراوین لە دنیای ئەمڕۆ. کوردبوون یعنی ئەوە، پێگەی کورد یعنی ئەوە. ئەوەی هەفتەی ڕابردوو دەوڵەتە ئێرانی بەسەر ئەو خەڵکەی هاورد و نزیکە 17,000 نەفەری کوشت، 100,000 نەفەری بریندار کرد لە 2 ڕۆژە. گوناخە مردمێکی کوشت ئەوە بوو کە نەفەرێک دانەیە دڵە شیعە لە ناوە خیابانە خۆی بوو بە سەرباز و خۆی بوو بە بازجوو، خۆی بوو بە وەکیل و خۆی بوو بە حاکم و خۆی بوو بە دادگا و خۆی بوو بە حکم مەرگ و خۆشی بوو بە جەلات لە یەک چرکە. کوردبوون ئەوەسە. بتکوژێ مەیلە خۆیەسی، نەتکوژێ مەیلە خۆیەسی. بۆیە تۆ دائیمەن مەمنونی کە ناتکوژێ. تۆ خۆ مرۆڤ نیت، تۆ خۆ ئینسان نیت، تۆ خۆ خوا دروستی نەکردی. الأكرا طائفة من الجن أمسيت كرديا وأصبحت عربيا. تۆ دەرکراوەی مێژوویت کاکە، ئەوەی لەم دنیا لە هەرچی مافەدا ئەماڵێت ئەی خەنە پێگەی کوردبوون. کوشتیان و نەیان کوشت مەیلە خۆیانە. تۆ حەقە بڕیاردانت نییە لە هیچ بڕیارەکانی، لە هیچ پەراوێزی یاسایەکانی، لە هیچ سەروەتێکانی. و دائیمەن لە نێوانە کەوتنە لە دۆڵ و لە تاریکیای هەر وەختێ پاڵە لێ بنێ پاڵە لێنێ. من احترامم هەست بۆ تەواوە ئەو ئینسانانەی کە هەنووز تۆزێ ناخیان زیندووە و پێیان بەری خوارد ئەو پەلامارەی حکوومەتە ڕەسمیە ئەحمەد شەرعە دروستکرا و تەئید کراوە لەلایەن ئیسرائیل، ئێران و ئەمریکا. پێم خۆش بوو ئەو کوردە لە خۆی هەڵبێستینواند. بەڵام من هیوادارم و داوە شانۆی پەکەکە نەکەون. هیوادارم کە ئێستا وەرەی کوردیتان هەڵساگە و بەرەو حەسەکە و قامشلو و کوبانی چوگن. ئومیدوارم حتا دەمشق سڵ نەکەن. هیوادارم لە ژێرە فەرماندەهیە داپڵۆساوانە فاسدە پەکەکە نەون. ئومیدوارم بتوانن لێیان بستێننەوە. ئەمە پیرۆزە. حەسەدە داوای کرد سنوورەکان ببەزێنن. ئەی بۆ خۆی پارێزە لە سنوورەکان بوو. کاکی پەکەکە تۆ هێزت کەمە لە کوردستانە سووریە؟ ئەی بۆ کوردەکانت کۆچدا، بۆ کۆچتدان، بۆ دەرەتکردن بەرەو ئوروپا، بۆ ئەوەی سەرزەمینە کورد بوو تۆ تاڵانت کرد و دەرەتکردن. ئێستا هێزت کەمە داواکەی لە خەڵک بێت؟
یا شانۆیان لێ ئەگری بۆچی بۆ ئەوەی بە وڵاتانی تر پیشانی بدەی بۆ ئەوەی شەڕ بکەی پەکەکە دەی خۆ تۆ قارەمانە جەنگی کابرای کەلاریە کورد و کابرای هەڵەبجەییە کورد و سلێمانەیە کوردە بۆ چییە تۆ قارەمانە جەنگی تۆ پاڵەوانە جەنگی هەڵۆی سەر بەردە کێوانیت پڵەنگە ناوە شاخ و هەردانیت تۆ قارەمان ئێستا هێزەکەم ئاورگە دوای 12 ساڵ 13 ساڵ حکوومەتداری بە مەلایەن پوڵە نەوت وە قاچاخ ئێستا هێزەکەم هاوردەگە کوردستانە سووریێشت کاول کرد کەسی تیا نەما یا تۆ خەریکی شانۆی شکست دروزەکەی ئەزانی بۆ شانۆی شکست دروزەکەی ئەزانی بۆ عاتفەی ئێمە دەرگیر ئەەکەی کە من لەگا ئیستا ئێشێ بە ئەحتیات و قسە بکەم بۆ لەبەرەوەی ئینسانی بە شەرەف بە دینە ئەو دیمەنانە خوێنی تێتە جۆش ئەو لە شەرەفە خۆیان خوێنی تێتە جۆش بەڵام تۆ لە بێشەرەفی خۆتە کایە ئەەکەی بە هەست و نەستە ئەم مەردەمە تۆ خۆت پارێزەرە سنوورە وڵاتەکانی تۆ ئائیستە وایتە سەرە چیای قەندیل پارێزەریە سنوور ئەەکەی بۆ دەوڵەتە ئێران بۆ دەوڵەتە تورکیە بۆ دەوڵەتە عێراق تۆ سنوورەکانت قۆڵۆخ کردگە بۆ خاتری ئەوەی کاسبی پێوە بکەی دایان وەزێنە قارەمانەکانە قەندیل داوەزێنە پڵنگەکانە سەر شاخ و هەر داوەزێنە پژاکە قارەمان داوەزێنە با خەڵکە سڤیلە سلێمانی نەڕوا گۆشتە دەمە تۆپمەوە چوار ڕۆڵەی قارەمانی ترمانتیا ماگە کاولیان مەکە تا تۆ سناریۆیە شکست دروستکەی بۆ لەبەر خاتریەوەی بمێنی تۆ لە ناومانە تۆ سەرگشتمانە پانۆ کردو کوردستانە سووریەت لەبین برد بە مەلایەن دۆلار دزی و تاڵانە کرد ڕۆحە کوردت کوشت تۆ نەتهێشت کورد لە سووریەیە حەبیب بەشدارە قیام و شۆڕشە خەڵکە سووریە بێ کەچی خۆت سووری بووی تۆ نەتهێشت خەڵک قیام کات و شۆڕشکە بوویتە هێزە زدە شۆڕش بوویتە هێزە زدە ئینقلاب فیلمێکم دانیاگە بەرلەم دیبیتە 8 ساڵە پێش دانیاگە ئەوەڵین تەلەڤیزیۆنێک کە چووە ناوە کوردستان ڕۆژ ئاڤات تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامی بوو گزارشە لێدەن بەرادەرانم بەسیجی لە قارەمانێتی تۆی بەسیجیە تۆی سپایە تۆ دروستکراوە قاسم سولەیمانی بووی وانیە لە سووریە بەشار ئەسەد بووی وانیە لە ساڵە 2017 بووی تۆ هێزە مزورە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا یاڵەتە متحدەیە ئەمریکا چی تەعهودە ئەخلاقیەکی وە تۆ هەست کاورای ئانارشیست ئانارکۆ کۆمۆنالیست تۆ بۆ چوویتە باوەشە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دۆلاری بوو چەکی بوو تۆ هێزە مزور بووی پارەی پێتدا پارەی پێت نەدایە نانت نەبوو بیخۆی ئیشت کارت ئەوە بوو کارت کوردایەتی بوو قوڵاتە سووریەیە دموقڕاتی تۆ لەسەر باوەڕەکانە ئاپۆ داپۆسا و ناخە ئانارشیزم کۆمۆنالیزم چوو بووە ناو وجودی ئیسە چاوەڕەکەیژی عەرەبوون خیانەتیان پێمان کرد پوڵ هاوردوینێ لای تۆ یا تەفەکورات و ئیدەکان عەبدوڵڵا ئۆجەلان چۆن تۆ ئەمانتە نیشان ئەدا بە عینوانە قارەمانێتی خۆت دروستکراوە دەسە بەشار ئەسەد و سپاه پاسداران و
ایالاتە متحدەی ئەمریکا و ئێستا تورکیە. ئێستا تۆ گرای تورکیەی لە سووریە، ئەحمەد شەرع سووریە، تورکیە وەڵا درۆکەی. ئەحمەد شەرع ئیسرائیلیە. بۆ فلستینیەکان حمایەت لە کورد دەکەن لەبەرەوەی ئەحمەد شەرع ئیسرائیلیە، ئێرانیە، ئەمریکاییە. ئەحمەد شەرع تورکی نییە، تۆ تورکیت. تۆ ئەحمەد شەرع پێویستی بە تورکیە نییە. ئەمە تورکیە ماساڵ بۆ ئەحمەد شەرعەکە. تورکی سواڵکەری دۆنەر فرۆشە، گەرە کەسی لە داڕشتنەوەی سووریە بەش بووە. پارەکەی پارە ناداها، پارە ئەگرێ. دەبێ پارەکەەوە عەرەبستان سعودی ئەیدا بە ئەحمەد شەرع 200 ملیاردی تورکیە بیوە بە شرکەتگە لە بازرگانیە تورکیە. ئەحمەد شەرع نۆکەرە تورکیە نییە، نۆکەرە ئیسرائیلە. ئیسرائیل بۆ دوای ئەوەی ئەحمەد شەرع دەمەشقی گردای لە هێزەکانە ئەسەد کە ئەسەد دەرچوو بوو 20 دقیقە بوو هەواپەیماکەی ئەسەد بە ئاسمانگەوە بوو. هێزە هەوایی ئیسرائیل ئەوەی ئەرتەشە ئەسەد بوو کوتای، لەبەرەوەی کودتا نەکەن بەسەر ئەحمەد شەرع، لەبەرەوەی ئینقلاب بەسەر ئەحمەد شەرع نەکەن. هێزی تیان هێشت، ئەرتەشی تیان هێشت، بنی تیان هێشت. بۆ درۆکەن. ئیستەیشە دیسانەوە یعنی من ڕاز ناکەم، ئێوە فرە قارەمانن. ئیستە ئەحمەد شەرع براتان وا قەراردادتان تەکیا ئەنووسی، دووبارە بووە چەتەی داعش. چۆن ژنژین و لۆژی ئازادیەکانت ڕۆژە گرتنت دەمەشق نەبوون. پێتانم نەوت وتم منە پەیمانە حەیدەری بخەنە درۆوە. من ئێستا بە زوانە خۆمێژمی نەقۆمیاگە لە حەما بوونها، لە ئیدلب بوونها. وتم ئێستا وەختێسی بڕۆن دەمەشق بگرن، مەگەرەوە قوڵاتە سووریەی دموکراتیک نیەن. هاوارکەن حڕە سووریە حڕە. مەیڵن ئەحمەد شەرع بە تەنهایی بڕوا دەمەشق بگرێ. خاوەرمیانە پیاگیتیان نەماگە. برند سازی کە ئەکەن بۆ کەسێک، برندی لێ دروست ئەکەن، ڕۆخانە بەشار ئەسەدی پێئەدەن، گرتنە سووریەی پێئەدەن، دوا هاتنە 14 ساڵ شەڕ ناوخۆیی پێئەدەن، ڕۆخانە 53 ساڵەی خانەوادەی ئەسەدی پێئەدەن، پارە ئەخەنە دەسی مەشروعیەتە نێودەوڵەتی ئەخەنە دەسی سەرۆکەی سەرۆک. بڕۆنە دەمەشق با ئەو کابرا بە تەنهایی کاری وای نەکرد بێ. چی بۆ قمتان قرس بوو لە جێگی خۆتانە تەکانتان نەخوار حەستان وەڕەقە ئەکرد. فرەژیر ون فرعاقڵ و ئیسرائیل لە پشتتان بوو. هاوپەیمانە ئێوە هاوپەیمانە ئەمریکا بوون یا مزورە ئەمریکا بوون. هاوپەیمان بە کامە گەڵقم تۆ هاوپەیمانە ئەمریکایی؟ بە چی تۆ هاوپەیمانە ئەمریکایی؟ تۆ بوو مێشکە ئینسانە کورد فاسد ئەەکەی. دەیخۆ ئێژێ نیشانەی ڕۆژ لە بنە ڕۆژ دیارە هەرکە منێ گەنمی خواردوێ چارەکی ئەقلیەس. پێتانم نەوت وتم من بخەنە درۆوە، ئێوە مەئموریەتتان نییە کورد نابودکەن لە سووریە، کاریشتان تەواو بوو. من بخەنە درۆوە بڕۆن دەمەشق بگرن، وتان ناتوانین و فرەحیزین. وتم دێ ئیستە کەنیشکەکانە ژەنژین و لۆژی بێسەرۆک ژیان نابێ، واتە کە خاکە ئەزدواجیان کردگە. بڕۆن یەکێکیان بە سۆز ڕەفیقەکەی پاڵە دەسی ئاها کەنیشکەکان ئەوێنن وا ئیستە کوشتنیان. هەر وجدانە ئینسانێک کە ئەیوێنێ ناڕەحەتەوێ سەریان بڕیگن پێخەنە سەریان. هەر یەکێک لەوانە بڕوایە ئەحمەد شەرعی بکوشتایە لە دەمەشق. نەیەکریا لە سووریەیەک جەنگ زەدە وا گشتی مسلحە نەئەکریا ئەحمەد شەرع بکوژن. پێتانم نەوت ئەحمەد شەرع بکوژن. سووریە پیاگی تیا نامێنێ، پیاک خۆتانن. پێتانم نەوت بۆ نەتان کوشت. ئیستە ئەم چیقەتانە لە چییە؟ هێشتان کەماورگە قارەمان نییە نیتر.
شانۆ دروست ئەکەن لەبەر ئەوەی بێژن شکستمان خوارد، نە تۆ شکستە نەخواردگە کاول، تۆ مەئموریەتە تەواو بوو. مەئموریەتە تەواو بوو پەکەکە. من ئەم قسانە لە ئەوجە ئەحساساتەکەما تۆ ئەو چەکانە دائنی داینێنی تێتی ئەوڕن. و توش ئەزانی کارت تەواو بووکەوە ئیشێ داینی. ئەم شانۆ بوو خەڵکە کوردەکەی بڕۆی تۆ قەندیل، دووبارە بێ تۆ شخامەکانە سلێمانی و سنە وە گیانە تۆ حەساوە تەکتەکە نابودی کوردستانە سووریەتان لە یەکێشمەوە. گونە خۆی ها بێژی هاتکن حکومە ئەنفالیان داگە کوردفرە گەوج و عاتفیە. من عاتفم بۆ مردمە خۆمەز بەڵام گەوج نییە. پیاگن مەلایەکتان تیاوێ حکومە جهاد بدا عەلەیه ئەوان، مەگەر ئێوە موسڵمان نین، مەگەر ئێوە قورئان ناخوێننەوە، ئێوە بە ناتوانن حکومە جهاد بن بەر عەلەیه نیروی ئیسرائیلی. بۆ پیاکتان تیانیە، بۆ دەستەکانە سەهیون دادێ حکومە جهاد بن. تف لە مێزەرەی گشتتان، تف لە شەرەفە نەداشتتان، تف لەو کەسێ وا لە پشت سەر ئێوە نوێژە خوێنێ و ئێوە بە پیاگەزانێ. چۆن بەرامبەر بە هێزە سەهیونی حکومە جهاد نادەن دادێ بیدەن؟ دەی بۆ نایدەن؟ پیاکتان تیای چۆن موسڵمانن؟ پێتان نایژم کورد بوون یعنی ئەمە، یعنی تۆ نیتە ناو وحیجێکە، یعنی تۆ خۆت وحیج نازانی. مردمێ بە زامە خۆی پێ بکەنێ، مردم نییە. ئەمیشە نەکەن بە شانۆگەریە بەرە تەلەڤیزیۆن ها من کڵۆ کەفی وامە فرە دیگە. هەرچێکی شموت هاتە دی. پارەکەی خەمکردن، پێتان و تەواو بوون، بەچیتان و تەواوی کرد. ئەحمەد شەرع حکوومەتە ڕەسمیە سووریەس، گەماڕۆیە ئابووریە سووریە بەخاترە ئەحمەد شەرع لاڤریاگە. عەرەبستانە سعودی 300 ملیار دۆلار پوڵی پێدا. تۆ بەچی تۆ گەڵ دەڵبن؟ بەچی تۆ چاریەکەی؟ بەری خۆت لەکوێ ئەدەی؟ باوەڕکە ئەو خرقە شەریفەی کوردستانی سووریەتان لەگەڵانیە درۆکن، چون سوڵتەن بەسەریانەوە وەکو مەیمون ئەم خەڵکە تێرنە بەرە دووربین فیلمیان لێگرن. بگیانە دەو خەڵکەت لەگەڵانیە و خەڵکە تا ئەگرا بەدەستەوە گرفتارەوەکە. هەرم سناریۆیشتە بۆ من پێتانم نەوت ئێوە دروست کریاگن کورد لە ساتە وەختە تاریخیا بەحیج نەگەین لە سووریە. دەستان خۆش وێ؟ سووریە ڕۆخا سووریەیە عەرەبی کانگای میشل ئەفلەق ڕۆخا هەژیا. ئێوە کورتان کردە هێزە زدە شۆڕش. قەنەتان هێش مەجالتان نەدا خەڵکە قامشلی و دەمکاتۆ، مەجالتان نەدا خەڵکە کورد دەمکاتۆ. لەگەڵ سپای پاسداران و لەگەڵ بەشار ئەسەدا داوەزینە خوارەوە. تا کورد نەبی بەحیجێ بۆ نەڕووی دەمەشق بگری؟ بۆ مەگەر سووریەدا نەڕووخا بوو، بۆ نەڕوویت بۆ کورد دەمەشق بگری؟ کاکە عەرەب تەسویرە سەڵاح الدین ئەیوبی هەست. مەگەر تۆ سووری نییەی؟ مەگەر هەر ئەم عەرەبە کە ئیمپراتۆریەتە عەرەبی ئیسلامی دانیا بەسەر خۆی و سەدەن ساڵ حکوومەتە مەمالیکە تورکی قبوڵ نەکرد؟ مەگەر سوڵتانیە سوڵتان سەڵاح الدین ئەیوبی قبوڵ نەکرد؟ کاکە تۆ پیاگ وایتە بە دەمەشقا دانیشتایتە. بۆ نەتان هێش سەڵاح الدینێکی تر بێت؟ مەگەر ئێوە سووری نەبوون؟ دەیکەی ئەم ئوممەیە ئیسلامیە ئێوەی تفۆ کردگەسەوە ئەگەر تۆ پیاگ وایتە؟ کەی تفی کردگتۆ؟ من نایژم کابرا حکمە تۆ ئەدا بەناوە ئەو قافە سووریە حکمی بدە بە عنوانە دەستەکانە سەهیۆن؟ تۆ بۆ ناتوانی بە بەرگە موسڵمانێتی بازیکەی؟ تۆ بۆ ناتوانی بە بەرگە ئوممەتە موحەممەد قسەکەی؟ مەگەر حەج ناڕۆی؟ مەگەر زەکات نادەی؟ مەگەر تەڵقینە ناکەن؟ مەگەر نیکاح بە ئیسلامەوە ناکەی؟
بۆ ناوێری بۆ ناوێری ئیشتهاتکەی گەڵ دڕیاک بۆ ناوێری ئیشتهاتکەی سووریا قبولی نەیەکرد تۆ حاکەموی تۆ پیاگ وایتە دنیا قبوڵەکە تۆ حاکەموی پس ئێوە کارتان تەواو بوو من ئیستە پێتانێژم ئێوە ئەم ئەلولولووە ئەکەن خۆ ناکرێ هەر لە خۆ تۆ بڕۆی ئەسڵحەکە دانێ و بێژی سوپاستان ئەەکەم و ئیشمان تەواو بوو بە قوربانتان و خۆ حەفیستان و پارەکەمان تەواو و خۆ ناتوانانی کاری وا بکەی کاری وا بکەی لە سلێمانی دارێتی ئەو ڕەندەمە بێتە دەرەوە تۆ ئەوەنە زۆڵی ئێشێ شانۆی شکستە بۆ دروستکەن وای برا ڕوو کورد و پارە و پول و خیانەت و عەرەبی شۆڤیێنی ئەمانخوا و عەرەبی شۆڤیێنی ئەنفعلمانەکە نە تۆ ئەنفعلمانە کردگە پەکەکەی حیز تۆ دوژمن دیارە تۆی حیز بە دەمە قۆپانە کوردی کاولمانت کرد فاسد و کوڕە فاسد جاسوسە تورکیە جاسوسە ئێران جاسوسە ئەمریکا جاسوسە ئیسرائیل دادەی بۆ ناژی بابە ئیسرائیلە بێتە کۆمەکە دادەی تۆ نەدەوت تۆ پەرچەمی ئیسرائیلێ نەداوە دەسە کورد خوێڕی لێ داواکە هێزە هەوایی ئیسرائیل لەسەر بتپارێزێت داواکە ئەمان مە بۆیەوت وا تاران ئەقڵێ ئەڕۆینەوە بەرەو تاران هەڵی ئەتەکێنین ئەم دەوڵەتە بێشەرەفە ئێرانیە قاچتان نەخەنە ناو سەرزەمینە ئێمە قاچتان نەخەن ئێمە تاران بگرین بەغایش ئەگرین گەوا دەکانە پەکەکە قاچ نەخەنە خوار و ئەژنۆی تەکتەکتانە شلێنم بۆ گەنە ئاپۆبازی لە ناوە سەرزەمینە ئێمە بکەوێتە ڕێ دانە دانە وەکو ڕزقەتان سووتێنم بێشەرەفەکان کێ تاوانە کوردستانە سووریە ئەدات کامتان ئەیدەن کوردستانە سووریە فەوتیە کامتان مەسئولیەتی ئەگرنە ئەستۆ گەورەترین هەلە تاریخی کورد بگاتە مەدیتەرانە سووتانتان بێشەرەفینە کامتان مەسئولیەت ئەگرێتە ئەستۆ کامتان ئەزیێ بەری خوادەم تۆ قنی خۆیشتدا پاشە خۆیشتدا خوێڕی تۆ ماڵە بەرخۆدانی پوفیوزە مزورە ئامریکا نەوێنم قاچخەیتە خوار و بە حیزەکانە پژاک تۆ بۆ گەلە فەسادت نەخەیتە ناوە ئێمەها یعنی من لە ڕۆژە ئەوەڵ و وتم کاکە دەرفەتە کوردستانە سووریە مەفەوتێنن کوردستانە سووریە لە بین مەوەن خەڵکی کۆچمەدەن دموگرافی مەگۆڕە کوڕە حیزە پەکەکەی کارە تەواو بوو ئیستا کوڕە ئێمە و کەنیشکە ئێمە بەوە کوشت دەستمان بۆرە خوێنە خۆمانە زاتمان نەوێ قسە بکەین وەڵا کوڕمان کوژی ئەگە و کەنیشکمان کوژی ئەو دەبێژین چی و تازە و نەکاکە نا تاریخ دەرمەوردە ئێمە قەزاوەتەکە وا من نەمهێشت ماجەرای هەڵەبجە لە پشتە پەرداوێت دەرم هاورد ئێستەوە چی کوردستانە سووریە تێری تۆ گەڵگەنیگە فاسد میتە تورکی جاسوسە ئیسرائیل جاسوسە ئێران جا قەحبەی دنیا بەچی تێریتیوە بە بەرخۆدان خوێڕی کاورە ڕئیسە مەوەقەتە سووریەس بە عنوانە دەوڵەتە سووریە ئەیناسن پوڵ مەعاش قوتە ئەو مردمە وا لە دەستیا گەماڕووی ئابووری سەر سووریەی لابردگە کوڕە حیستۆ بەچی لایەوێ بە کەڵاشینکۆف مەگەر ئێوە ناژن ڕێئال پۆلیتیک ئومەم المتحیدە دە ئومەم المتحیدە ئەوی قبوڵ کردگە ئەو دەوڵەتە سووریەس تۆ چکارێک گەڵگەنیک کورە ئەوانە ئیستا حکمە تۆ بدەن تۆ زدە شۆڕش بووی زدە ئینقلاب بووی عەلەیه ئێرادەیە شەعب سووری وێسیای تۆ گەوادە بەشار ئەسەد بووی گەوادە ئێران بووی تۆ کەوتنە تەوتەئە عەلەیه کورد ئیستەیچە خەڵکە کورد ئەوانەتانە زۆر باشەرەفن ڕەگە غیرەتتان قبوڵی نەکرد نەڕۆنە ژێرە فەرمانە ئەمانەها لە حەسەکەنەتان دەنەوە کوشت ئەگەر قەرارە بمری گۆم هەرچی قوڵتر بێ مەلەی خۆشترە ئەگەر هاتکی بکوژێ بۆ ئەم خاکە پیرۆزە بڕۆ بەرەو دەمشق بورە کاکەجە بازیەکەی لێ بشێوێن مەزڵومە عەبدیە حیز بتۆپێنن
کودتا بەسەریانەوە بکەن تا ئەم هێزە ماگە لە دەستانە پێی بڕۆنە دەمەشق کاکە بازیەکە بشێوێنن خاوەرمیانە ئەقوڵێتە نێڵنی بەدەسە پەکەکەی حیزۆوێتە من قەوتان پێدەم لە کوردەوارە داگیرکریا بندەسە کۆرپۆرێشنە بێشەرەفە ئێرانی پەکەکە قاچی تێبخەوەکو ڕسق دیار سوودێنم لە تاوانە کوردستانە سووریە ئێوە ئێژن وانیە عاتفەتان هەڵسیاگە ئەمە سناریۆی شکست نیە ئەمانە فرە قارەمانن دێ ئەتانوێنم ئەم تاریخەتانە لە بیراوێ ئەم دیبەیتە من کردم لەبیرتان بێت من پێم خۆشە کوردستانە سووریە سەری بگا بە فڵک من ڕووسیای دنیا بم شەرت بێت 10 کیلۆ خەڵوز بێرم لەگرا خۆم ڕەشۆکەمەوە بێژم من ڕووسیای ئێوەم ئێوە ڕاستان کرد من بە خۆشحاڵیەوە و کارەکەمە ئەمە ماجەرای وەزعیەتە ئێمەس و ئێمە ڕۆژگارانێکی گەشتارمان وا لە بەردەما وا دەوڵەتە ئێرانی وەکو سەگەل کەوتبنە گیانی یەکتری ئەم جنایەتە عەلەیه بەشەریەت کردیان من بەسەر دەوڵەتە ئێرانی ساخی و ئەکەمەوە بە حەیاتی نەیەڵم ئەم جنایەتەوە کردی زەرفە هەفتەگەل ڕابردوو لە بین چێ وە سابتم کرد چۆن جنایەتە و ئەم ئینسانانە لە کۆمەڵگایە ئێمە گشتی چووک نەسە مەوقعیەتت کورد بوون و لە سانیەیەکە ژیانی ڕۆحی مێژووی تاریخیان گەڕپەیوە نیە کەواتە گۆڵە پرۆپاگاندای میدیایی نەخۆن ها نەیخۆن گۆڵە جنازەی دڕیاک نەخۆن پێتان وانە بێ و جنازانە نیشانە ئامریکا بن ئامریکا پێی بەرەخوا جنازەیەک نیشانی ئێوەی ئەدەن جنازەیە شەڕکەرە ئەسلحە بەدەسە سەری تەقیوێ پای تەقیوێ هێزە نظامیە بە RPG و بە گولە و بە تەفجیرات لە یەکتریانداگە تیکە تیکاون ئەگەر کەوتنە ڕەشە کوژیە خەڵک ئەگەر خەڵکە سیڤیلیان گرت وایان پێکرد ئەو وەختە ئیمکانی هەست تۆ بتوانی کارێ بکەی نیشانی جێگەیەکی بدەی ئەگەر گەرەکیان بێ بیبینن ئەم جنازانە ئێوە نیشانی ئەدەن پەنجقەنان نایرێ فقط ڕۆح مردمە ئێمە ئازارەدەن وەختی قارەمانەتی تیتانە کرد و باقە ئەسکەناسە ئەمریکیتانە خستە گیرفانتان و ڕابەتەی جنسیتان لەگەڵەوە کەنیشکە زەریفانەی ڕۆژ ئاڤادانیابوو خۆ تعارفتان لە کەس نەکردتان کرد ڕۆژ ئاڤای خۆتان بوو پاسپۆرتی خۆتان بوو ئیستە بۆ سنووردا سنوورەکان ئشکێنی بە ئێمە بوو تۆ لە قارەمانێتیە کارنامەی خۆتە لە حیزە حیزە بەشە گشتمانە حیزیەکانە بەشەکەی بەسەرمانە قارەمانێتەکان هەنە حەپۆس و پەکەکە تاکەی ئەم خەڵکە گەوجوێوە دەست تۆ تاکەی دەسی بڕواوە خوێنە خۆیە لە تاوە مەجبوریە تاکەی ئەم سناریۆیە پەکەکە سناریۆی شکست دروستکردنە من ساڵێک بەر لە ئیستەوتم نێڵن سناریۆی شکست دروست کات ئەو قەحبە بابە ئێشێ تا ئاخری فیشەک شەڕکە نەوێنم کوڕ گەوا دەحفەیتر بە ئەحمەد شەرع بێژی سەر و بە ئەحمەد شەرعا گو ئەخۆی ئەگەر ئەحمەد شەرع چەتەس ئەڕۆی تەرۆریەکەی گو ئەخۆی تەرۆری ناکەی ئەو 15-20 نەفەرەی وا کوژی ئەگەر فیلمە گرکە نیشانیە دەی 15 تر بکەوە قوڕوانی لە دەمەشقا بیکوژە بێجا ئەکەی نایکوژی کڕگەواتە درۆزن لەو درۆنانە ها فیلمەکانیەتی درۆنەکان ئەدا لە تانک دانی لەوانە بەهەنێر لە کاخ ڕیاسە جمهوریە بیکوژێت 15 بەهەنێرە 30 بەهەنێرە تیکە تیکەیکەیە دەست لە کۆری هەڵنەگریە هەتا ئەیکوژی لە دەمەشقا
خوێڕی شەڕە جبهەیم بۆ نەکەی 15 نەفەر 20 نەفەر بە 100 درۆنە تەفجیرات و بەهنێرە ناوە دەمەشقدەی داوا ئەەکەی سنوورەکانمان بۆ دابەزێنن خەڵکی هەر 4 پارچەیە کوردستان تۆ خوێڕی 4 پارچەی کوردستان بووی تۆ سنوور و داخست بوو سووریە حەبیب بووی غوروبی ڕۆژ ئاوا غوروب ئەمانمەوە چوون دیم ناخەفرە ئینسانێکی بەڕێز ئازاری دیگە ئەمە هەڵگرن ڕۆژە تۆڵەکردنەوەمان لە تەک تەک ئەمانە تێتە بەرەو بەم زوویانە لە تەک تەکیان یەک باریش بۆ هەمیشە خۆمان چیرۆک بێژە خۆمان و مێژ و نوویسە خۆمانین کوردستانە سووریە فەوتیە مەگەر ئەم خەڵکە قارەمانە کە ئەڕوا با لە مەزڵومە حیزبی تۆپێنێ ئیلهامە حیزبی تۆپێنێ ئەو گاکە واژی بەرازە مسلم ساڵح مسلم ئەوش بتۆپێنێ خۆیان خۆتان فەرماندەی بگن لە دەستان و بەرەو دەمەشق بەرەو دەمەشق بەند ئەحمەد شەعی گەواد بیکوژن کەسی تیانێ ئیدارەیەکە بەندی بیکوژن تەواوە دایەوە خۆش